سەرنجام ئەوەی کە هەمومان هاوارمان دەکرد کە هەولێر بەرەو وێران بوون، بەرەو فەساد، بەرەو گەوادی خانە و قەحبەخانە ڕۆژ بە ڕۆژەوە بەوادری دەبێ. ئەوە نییە کارەوانیە بە یەک دەقەی بتگری ناوە بە مروری زەمان هێشتا ئەوەی هەیە زۆر باشە. لە چەند ساڵی داهاتوو ببینن چ کارە ساتەشکە دروست دەبی. ئێستا ئەوە بە خۆیان ئەڵێن سێ حاڵەت، بەڵام لە من وەگرن درۆی دەکەن، لە من وەگرن نەک ئەمە 28 من باسشم کردێ دەست 28 بکەی ئەو 28 بەس تەزین کرایە، چەندیت کە توش بووە، تەنجیت کە نەچتە خەستەخانەی، چەندیت کە لەگە ژنەکانیان توش بووەکو ئەوەی سلێمانی پێشەم و جمعان خەڵک دێتە هەولێری لۆ ڕابواردنێ و ئەی هاوار ئەو هەولێری سوڵتان مزەفەر و ئارێمگران و خەڵکە محافزکارە ئێستا خەڵک دێ لۆ ڕابواردنێ لە هەولێرێ لە هەموو دنیا هەم قەحپە و گەواد دەینن، ئۆکرانی دەینن، ئیتاڵی دەینن، پۆلۆنی و رووسی دەینن، تورکی دەینن، هەمووی هەیە، هەمووی هەیە. لە وڵاتەش لە هەموو خەلیج جنوب ئەوە دێتن سکس لە هەولێر دەکەن. ئێران بە بەرنامە هاوڕێن ئەوە خەبەرە، ئێران بە بەرنامە ئایدزی فرەداکی هەولێری بە بەرناماویم پێ دەڵێم. چار گەنجی نیمچە بازرگانی سلێمانی هاتینە پێشەم و جمعەیەک لە سلێمانی سێکسیان کردێت و کەشفبوونە کورە ئایدزیان گرتیە بە خۆیان و خێزانەکانیان ئێستا کەرەنتینە نەکرانە ئەوە خەبەرە. ئەو هەولێرە بە سەدانی توش بووە لەبەر ئەوی کاکە کورە خۆم کراوەیە بڕۆ بە کەیف خۆ قاپەی دێنی یەوا دێنی گرنگ یەکشت ناوی بکەیت، ڕخنە لە پارتی بگیری، ڕخنە لەما کۆمنت دەنووسی، ئەو لۆ کۆمنتت نووسی، بەڵام قاپە دێ، گەواد دێ، مخەدەرات دێ، تێم دەگەی میت دێ، ئیتلاعات دێ، بەعسیەکان کلاشە دەگەن کەی مشکلەیە؟ گرنگ پارەی تێدایە، گرنگ خەڵک ئەوەن ئاسایش بەسە دوکە کۆمیت دەچی نووسی. کورە شەرمەزار من بەرزان قەساب و هەموو ئاسایش لە دوو گەنجی کوردن، بەڵام لە دوو ئەو هەموو تاوانە نین هەر بە سەیری ئاسمان بکەن دەبی تفونعلت لە پارتی بکرێ، بەس سەیری ئەو ژینگە پیسە بکەن، بەس سەیری سەعات 12 شەو بکەن چ قەحبەخانە و گەواری خانەکەیە، بەس سەیری زەوی زاری زراعەتی کشتتوکاڵی بەڕانەتی بکەن، 7,000 دۆنم زەوی بە تەمانە لێیان ببن، دەیان پرۆژێک و پاڤیلۆن ئی ئەو خەڵکە هەژارەیە بردیتیانەوە گەنجە مەسیحیە ئەوەی عزبی شوعی ئەڵێ پاڤیلۆن بردرای ئێمە بوو 1 دیناریش ماوەەر نەکرد. ئێستاش بە تەمان 7,000 دۆنم زەوی کە هەزاران ساڵە کشتتوکاڵی لێ دەچیندرێتن پارتی دەوێ بیباتن بەناوی پرۆژە. مەتا فڕۆکەخانەی هەولێر لە من وەگرم ماستەر پلاندانرا کە ئەوێ داگیر بکرێن نزیک پاڤیلۆن و مەسرور بارزانانی مەتارشکە لە مەعبەنی هەولێر و دهۆک بکرێتەوە لە سەبوجێ حکوومەتیش ئەوەش لۆ مەسرور بارزانانی بی کوراوانە گرنگ نییە مخەدەرات دێ ئەوە دەگرنگ پارە دێ پارە بەڵام لە بارزان بە دەردی ئەوانە هەمووان گوتنی مەلها نابی هەبی مخەدەرات نابی هەبی بەس ئەوە دەبی لە هەولێر چێ زبڵخانەیە باسی دێ ئیتلاعات دێ قاپە دێ ژینگەی پیس دەکرێ هەرچی ئەوەی ئەو هەولێرەی وێرە لەبەر هەست بە خۆیان دەکەن موقەتن لێرە هاوڕێیان بەدەر لەوە کورە ئەو مسیار بڕوا بکە ئەڵێن ئێستا کە ژن هەیە لە دە پیاوی مارەکرایە بە پارە دەکردرێ و دەفرۆشێتن، یعنی دەڵال هەن دەڵال زگە لەو کابرای کاکم کە دەڵێ وەڵا ئەم لە سووریا ژنتان لۆ دەینە تراکسوتە دەینی یان ئەوەتە خواردنە دەینیتن سووریا چناو ئاکرد دەوێت چ عمرەکرد دەوێت مامەڵە بە کۆی لەبوونی ئینسان دەکرێتن کاکە حکوومەت دۆ هەندێک ڕێ بگری لەو دیار دەقێزەوەنانە. یعنی وەرە ئەو هەولێرە نازدارە ئەو هەولێرە حرێمگرانە چەند سووک بووە لەولا مەلاکان و هەندێک لە مەلاکان و پیاوانی ئانی بەناوی مسیار کەتینە ناو ئەو گیانی ئەو جن و نازام چ کەتینە ناو ئەو خەڵکە لەولا پارتی ئەو هەولێرەی فاسد کردیە. ئەوە پایتەختە بەڵام علم و سەقافەتی لێ نەما ڕۆشنبیری لێ نەما پێشکەوتخوازی لێ نەما. کاکە شەرم کەن مەلاکە ئەو مەلایانەی دژی سەگ زمانتان 2 مەتر درێژ بوو سەجی ڤایرۆسی هەیە خەتەرە لە 1000 سەجی یەکەشی ڤایرۆسی یاری نییە، بەڵام بڕوا بکەن بە سەدان ئینسانی کورد لە ژن و پیا تووشی ئایدز بوونە. ئێران بە بەرنامە نادیتی ئەو چارەی سلێمانیش کە باسم کرد ئێستا کەرنتینەکردنەوە تەحەدا دەکەم داخۆ چەندیت کەش توش بوونە زۆر بە سەری لە یەکتر دەگیرێتەوە بەس جنس بکرێ
بۆیە شەرم بکەن خەڵک دەبێت دەنگ بڕێ ئەو هەموو حزبەی هەن کاکە ئایدز وەکو کڕۆنەی خەتەرە نازام هێزە ئەوە پارتی هیچ نەمایە بەس لە بێ غیرەتی ئۆپۆزیسیۆن لە بێ دەنجی حزب خەڵک ئەوە دەبینی خەڵک لە ئەنکاوی دەیوێ ڕاپەڕی خەڵک لە بەعەرکەی دەوێ قسە بکاتن حزبێک نییە میدیایەک نییە خەریکی دووخەدووقی ئەوەن ئەتو سەر بە پاراستنیە تو سەر بە دەستگای سەر بەوەی کورە شەرم بکەن تێوێ و میدیاکاتان لە خزمەت ئەو کەیسانەدا بنێن ئەوە خەتەرە لۆنەوەکانی ئایندە مخدرات کلاشەیەکە قاپە و گەوات بوویتە دیاردێکی زۆر نۆرمال کە لە کۆمەلگا کوردی شتێکی زۆر عیب بوو زۆر عیب بوو هاوڕێیان دوایین شت بەو دوو نمونەی عەلی حوسێن و ئەوە دەکەم جەوهەر تۆما هەبوو جەوهەر تۆما سەرۆک شارەوانی بە لە 2016 هەر ڕۆژ یەکەم چۆ سودات دەمانچە چیلۆ نردوو هەدیە کاک سوداتیە دوای 3 ڕۆژ پێگوتی 900 مەترم لەکن بەنزیخانەی ئەوەی دەوێت ئەنکاوی دەوێت گوت کاکە وەڵا پێم ناکری ئەو دەماچەکەی بەوە عەلی حوسێن نامەی لۆ ناردیە با ئەوەی سکرتێرەکەی گوتی دوو پارچە زەیمان لە ئەو شنە جوانەی دەوێتن لە تەنیشتی چکابرا گوتی کاکە عەلاقەنیەک لۆ تەنیشتەویش لۆ لە تەنیشت یەکتری وتی نایکەم دوای 8 مانجی فەسڵی لایەندا لەبەر ئەوەی ئامادە نەبوو هەرڕاست بکە پارتی ئانۆ جەوهەرە چێ لە ئەنکاوەی کە 6 دەعوای لەسەر تۆمارکرایە کورە ئەو ئەنکاوە نازدارەوەرە بەیاننامەی حیزبی خوێنن داوا دەکە دەرێ ئەوە گوایە وەختی خۆی ئەوروپا پێشکەوتنی هەولێر ئەوروپای ناو هەولێر بوو ئەوەندە پێشکەوتوو پڕی مەلهەو قاپەخانەی کردیە کابرا دەڵێتن کاکە ئەوەمان دەوێتن مەکتەبمان دەوێت نەخۆشخانەمان دەوێت گەنجمان بێ ئیشە ئەی هاوار پایتەخت لەو ئەنکاوە پێشکەوت و خوازەی خەڵک داوای خەستەخانە و باخچە بکاتن مەکتەب بکاتن کەچی گوایە هەولێر ئەوە دووبەکەیە بۆیە دەنگکەڵ بڕن شەرم بکەن ئەوانەی لۆجیانی سەجی بێزمان ئازان ئەو ئایدس هات ئەو هەموو مەلا و خەڵکەی کە لەسەر سەجی بێزمان وەرن لەسەر ئایدس کە وەکو کڕۆنەیە مناڵتان توش دەبیتن ئایدس ڕاستە وەکو کڕۆنە زۆر بە هەوا ناگرتەوە بەڵام سکس بەخین بەتەیان شێوە دەگرتەوە کورە شەرم هەولێر بەو دەرەزەی لێ هات بیتن پڕ قاپە و گەوات بووە قسە نەکەی چییە وەڵات ئەوە دەتگیری کورە دەبە بمانگری بابێ لێرە ئەمە بکوژیچن ناکرێت شارەکەمان ئەوها ئیهانە بکرێ